قدم لي الأسماء لعرضها على السادة النواب. دوجار عێراق بە سەر 83 بازنەی هەڵبژاردن بە پێی کۆتای ژنان دابەش کرا. کەرکووک دەکرێتە 3 بازنەی هەڵبژاردن و حەویجە بۆ خۆی بازنەیەکی تایبەت دەبێت. سنتەری کەرکووک دەکرێتە 2 بازنەی جیاواز. ئەوەی دەمێنێتەوە چارەنووسی خەزای دبس و داقوقا تا ئێستا دیار نییە لەسەر چی بازنەیەکی هەڵبژاردن دەبن. بە پێی وتەی بەرپرسی بەشی هەڵبژاردنی یەکێتی لە کەرکووک حەزبەکەی پێی باشە بە پێی پێوەری جوگرافی بازنەکان دابەش بکرێت. ڕێکەوتنیش لە نێوان پێکاتەکان لەسەر چۆنیتی دابەشکردنی بازنەکان بە پێویست دەزانێت. لەم سێ بازنەیە ئەوە یەکلا بووەوە بەڵام ماوەتە سەر چۆنیتی دابشکردنی بازنەکان چۆن دابەشەکەت ئەمە بۆ خۆی کێشە گەورەکەی و مای مشتومڕێ ئێستا لە بەغداکە تیمەکانی هەڵبژاردننی ئێمە لە بەقا ئیش لەسەر ئەوەکەن کە جۆرە ئۆپشنێک باشین ئۆپشن بێ بۆ ئەوەی ئەو بازنانە دابشکێت بەڕێی ئێمە هیچ بازنەیەکێک لە نەبووەوە هیچ ناوچێکە بازنێکی معین بێ بەڵام یەک پێوەرێکمان وەکو بەرنامی کاری ئێمە بووە کە چێتی بۆ پلەی پێشکەشی کە وەکو ڕقێشی عمل کە ئەم پێوەرە کراوە حسابی بۆ کرد ئەو پێوەرەش ئەوەیە کە بە تەجاوری جوغرافی معیاری تەجاور جوغرافی ئەم تەجاور جوغرافیە ئەوەیە کە لە ڕووی جوگرافیە و ئەو منطقانی کە ئەو ناوانانی کە لێک و نزیکن ئەکرێ بنە بازنەیەک بەڵام ئەش بە ڕێکەوتن لەگەڵ باقی پێکاتەکانی کە سیاسەکانی ناوشاری کردو کە لە پەرلەمانی عێراقان ئەگەر هاتو لەو حاڵتە نەگەیشتن هیچ جۆرە هینێک ڕێکەوتنێک ئەو کاتە بە زۆرینی دەنگی پەرلەمان یەکلا ئەکرێتەوە چ جۆرە دابشکردنێک دەنگی لەسەر بێت و یەکلا بێتەوە. کۆمەڵی ئیسلامی لە کەرکووک پێی وایە مامەڵەی نوێی حەزبەکان لەگەڵ یاسای هەڵبژاردنەکان زیاتر بەرچاوڕوونی دەدات بەلایەنەکان تا بتوانن مامەڵەیەکی گونجاو لەگەڵ هەڵبژاردنەکاندا لە کەرکووک بکەن. خۆی یاساکە باڵێن تازەیە و ئەبێت تەعاملی تازەشی لەگەڵا بکرێت تۆزێ قورسە بۆ ئەم زەمەنە کە هێشتا تۆ نەچێتە ناو پرۆسەکەوە هێشتا تەجوبەیەکی لەسەری نییە بەڕاستی بۆیە پێشهاتی تازە دێتە پێشەوە ینی ئێستا کەرکووک ئەوە دیارە کە ئەبێتە 3 بازنە بازنەیەک ئەم بەری خاسە و بازنەیەک ئەو بەری خاسە و بازنەیەک حەویجە ئەمە تا ئیسە دیارە بەڵام ئەوەی کە نادیارە ئەوەیە کە لە تعامل لەگەڵ ئەم لیستەیە باڵێن بە فەردی چۆنە بێ مەسەلەن ئایا مەسەلەن چۆن تعاملی لەگەڵاکرێت چۆن بۆ پێشهاتەکانی چۆن مەسەلەن ڕێ لە تەزویرەگری چۆن ئەو کەسەی کاندی دەبێ 50,000 دەنگی پێویستە 40,000 دێنێت چی دێ مەسەلەن ئەو دەنگانە تەمان ئەسووتێ بۆیە ئەم جارە هەرچیەک ئەکرێ یعنی ئەبێ بەڕاستی بیرۆکەی تازە هەبێ بیرۆکەکەش ئەوەیە کە ئەبێ خەڵکەکان یەکەم بەهێز بن دووەم ئایا چۆن تەنسیقەکرێت لە نێوان لایەنە سیاسەکان ئایا لایەنە سیاسەکان قەناعەتیان بەوە هەیە ئایا ڕێککەوتنی پێشوەختە نییە ینی ئێمە لێرە و لێوێ بینین هەندێک لایەنی سیاسی گفتوگۆەکەن قسەکەن ینی لەسەر ئاستی باڵا بەڵام ئایا بۆ کەرکووک تا ئێستا هیچ کراوە مەسەلەن هیچ تەنسیقێکی ئەوتۆ نییە تا ئێستا. یاسای فرە بازنەیی هەڵبژاردنەکان لە کەرکووک جگە لەوەی پێویستی بە یەکریزی نێوماڵی کووردا ململانیەکانیش لە نێوان کورد و عەرەب لەسەر بەدەستێنانی زۆرترین کورسی زیاتر دەکات ئەوەی ماوەتەوە چۆنیتی دابشکردنی بازنەکانە لە پارێزگاکە بەڵام بۆ کەرکووک تا ئێستا پێشنیارێک هەیە باشوور و باکووری چەمی خاسە بۆ 2 بازنەی هەڵبژاردن دیاری بکرێت دبز و داقۆقیش بخرێنە سەر بازنەی حەویجە ئەو کات کورد دەنگەکانی لەو 2 قەزایە وەکو خۆی دەمێنێتەوە. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.